بله هکار دم باش سلاف لوابن کنفرانس برداوم دکه یکم کنفرانسا آینده دنیایی گارانتیه لهرما کردستانه دیدم که ده دست بکرن کو افکارتا ده گشت سندنه ده گشت سندنا خواده پیوستیا و به عالیه یاسایی و رکسنا ویجه همی زیاتر بگوتو ویجه لستر عالیه یاسایی را باستن به میوانداریا دکتر هاوره کمال راوشکار یاسایی وزارت دارایی و آبوریا هرما کردستانه دکتر سپاس با آماده بونا و وی وقت دیدیم دکارن به تایبه جالیه یاسایی و چقدر سودج کنفرانس کاوها و ازمون اولات دنین کو بجدار د کنفرانس ده ببینن. سپاس بود جنابشت با بینرانتان. اما کنفرانس من دست پی کردوه و کوی کمین کنفرانس لعراق و لکردستان ابیت بشک لوی که چون اما بتوانین آماده سازی بکن لروی یاسایی و لبروی او برزانی که بانگشت کراون بو کنفرانس ل چەندین وڵاتەوە و لە ناوخۆش لە ئەکادیمیەکانن لە خەڵکە شارەزاکانن ئەوان ئەم کۆنفرانسا بێتە هەوێنی ئەوەی کە یاسایەک دەرچێت بۆ ئەوەی کە دڵنیایی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت. باشە دکتۆر بێگومان پێشتر وە پەیوەندی و هەف ئاهەنگی و سەردان بۆ وڵاتێن دن هەبوونە بوو دیواریدا زیاتر کوردستان دخوازە چافلکی ژان وڵاتی بکە بێکارتێدا کەرتا دڵنیاییەدا ji bo ku bêkartê zêdetir vejîne û heta dawiyê yasayekî jî bû derxe. وڵای ئەمە زیاتر بەشداری کۆنفرانسی عەقەبە بووینە لە ئوردن و ئێستا بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی گشتی دڵنیایی بەشداری کۆنفرانسی سەڵتانی عومانش بوون و بەشداری کۆنفرانسی ئیمارات بوون کام وڵاتانە لە زۆر ڕۆوە لە کوردستانەوە نزیکن لە ڕووی یاسایی لە ڕووی کۆمەڵگا لە ڕووی سروشت بۆیە ئێمە ئەو تەجروبانەمان لایە هەوڵ دەدەینەوە ئەزمونانە باشترینی ئەو ئەزمونانە هەڵبژێرین و لە کوردستان جێبەجێ بکەین. باشە ئێستا لە ڕووی ئامادەکردنی یاسا و گواستنەوەی ئەزمون بوو ئێرە لە چ قۆناغێکدا ئێمە نووسراومان کردووە وەزارەتی دارایی بۆ ئەنجومەنی وەزیران کە سێ جۆر دڵنیایی پێویستە ئیلزامی بن لە هەرێمی کوردستان ئەویش ناچاری بن دڵنیایی سوارۆیە مەرکەبات سیارە و ئەوانەی تر زایدن دڵنیایی تەندروستی و دڵنیایی ئەندازەیی وەک ئاگدارن چەندین ڕووداوی ناخۆش بەسەر خەڵک دێ لە سووتان و لە لافا و بەسەر بینایەکان لە کەوتنی مەسعەدەکان ئەگەر دڵنیایی ئەندازەیی هەبێ ئەوە ڕوونادا لە بەروی پێشوەختە ئەسڵەن و بینایە دڵنیایی کۆمپانیای دڵنیایی ناکە ئەگەر هەموو بە پێ و ماسەفاتە عالەمیانە نەبێت کە ئەو بینایە پێویستە هەیبێ پاشان کە دڵنیایی کردو ئەگەر خوا نەخواستە هەر ڕوویدا ئەو کاتە قەرەبوویە کاتەوە و بە هەمان شێوە بابەتی سوارۆ کە کەسێک بۆ نمونە تەکسیەکی پێ هەموو ژیانی و هەموو داهاتی ئەو تەکسییان ئەو سیارە حملێ ئەو سیارە بار هەڵگرەیە بینیت کە بە ڕووداوێکی هاتوچۆیان بە سووتانێک کەس ئەو ئۆتۆمبیلێ ڕایتر مەزدەڕی ژیانی مەزدەڕی قوتی ژیانی کۆتایی پێدەلێەوە بەڵام ئەگەر دڵنیایی هەبێت ئەو دڵنیایی هەر کەسێ هەر خاوەن سیارێک بەشداریەک ئەدا ئەو بەشداریەک پاشان بۆ هەمووان ئەبێتەوە ئەو چەترەی کە بتوانین قەرەبووی زیان لێکراوان بکەین و بۆ تەندروستی ژەمە هەر ڕاستە وەزارەتی تەندروستی ڕەشنووسێکی یاسایان ئامادە کردووە و لەبەر وەزعی پەرلەمانی ئێستا تەقدیم نەکراوە بەڵام هەر کاتێک کە پەرلەمان هەڵبژێدرا و دەستی بە دانیشتەکان کرد ئەوە ڕەشنووسەکەیان ئامادەیە و جەنابی وەزیری تەندروستی لەسەر خەتە دوێنێ قسەمان لەگەڵی کردوە تا بۆم کۆنفرانسەش و بریکاریان لێرەیە ئامادا بن لە پانێڵ بەجددیەوە بەشدارن لەم بابەتە کە ئەوەش بابەتێکی زۆر گرنگە وەک ئاشکرایە لای هەمووان کە کەسێک تووشی نەخۆشیەکە بێت بەڕاستی بێ بڕوا لە دەرگای ئەمە ئەو بدا لە کۆمەڵێک پاری خۆی ئەگە پارەشی هەبێ لەوانێ نەخۆشتریش بکات زۆر ئەڕوات بەڵام ئەگەرەوە هەبێ بیمەی تەندروستی هەبێت تۆتوانی و بابەتە کۆنتترۆل کرد کەس بە کەرامەتی خۆیەوە ئەو خزمەت گوزارانی پێشکەش بکرێت لەم سێ جوورەدا دکتۆر ئەگەر تەندروستی پروژە یاسایەکی ئامادە کردەوە کەواتە جوورەکانی دیکەش هەرێک و پروژە یاسایەکمان دەبێ یان دەبنێت یەک پروژە یاسا ئامادە دەکەن و دواتر دەبێتە خۆی تەوان لەمێوە بڵا حەزێ بدەم کە تەمین جۆری زۆر زۆرە دڵنیایی بەڵام ئەوەی ئێمە ئێستا و سیانە سەرەکیە و کە بە ئیلزامی بێ حالێن هەیە تەمین هەیە بەڵام
بە ئیلزامی نیە خەڵکێکی ئیکا خەڵکێکی نایکە بەڵێ بەڵام پێویستە ببێتە ئیلزامی بە بەشداریەکی کەمەوە بکرێت بە نسبەتی پرۆژە یاساکانەوەی جەنابەت پرسیار دەربارەی کرد ئێمە پەیڕەوێکمانێ لە 2011 دەرچۆ لە ئەنجومەنی وەزیران سەبارەت بە سوارۆ بە مەرکەبات ئەویان هەیە بەڵام ئێمەمانێ تەتەوڕی پێ بکەین و بیکەین بە یاسا ئەندازەی نیەتی ئەوە بێ لە ڕێی خۆیەوە پرۆژێک یاسای تایبەتێ بێ و ئەوی ترش حازرەوە گوتم بۆیە ئەبێ سێ پرۆژە یاسا بێ بەڵام ئەگەر ئێمە کویکەینەوە لە چوارچێوی کۆمپانیایەکی نیشتیمانی ئەوە هەرسێکی لەوێ کاروبارەکانی خۆیەکە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیەکانی کردی تایبەت بەڵام ئێمە هەمسان وێڵێمەوە ئەم کۆنفرانسەمان بۆ کردو بۆی بزانین بەکام ئاراستە ئیش بکەین تەنها ڕێی خۆمان نەبێ وەکو حکوومەت ڕێی خەڵکە ئەکادمی خەڵکە شارەزاکەشمان و کۆمپانیەکانی کە ئەزمونیانەیە لە وڵاتانی ترەوانشمان بانگشت کردووە پێکەوە بتوانین شتێک گەڵاڵە بکەین لە کۆتایە بە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەرچین ئەوەتان بۆ ڕۆم بووتەوە بوونمونەگەر ئیلزامیە ئەو سێ جورە ئیلزامیە بوونمونە باسی سعودیە بکەین باسی وڵاتانی کەنداوت کرد سعودیە ئۆتۆمبیل ناکەوتە سەرجادە تاکو تەمین نەکرێت دڵنیایی نەکرێتن لێرە دوای ئەوە دوو جوور هەیە حکوومەت نزبەیەک پارە دەدا کارمەندی کەرتی تایبەت یان کارمەندی حکوومەتیش بی نزبەیەک لە موچەکەی دەبڕێ بوو ناو سندوقی تەمین بڵێن یان کۆمپانیایەکی تایبەت بەمە بەرچاوتان ڕوون بۆ ئێستا دەتانەوێت ئەمە بیکەن کە هاوبەش بە نێوان حکوومەت و کارتی تایبەت یان تەنها کارتی تایبەت و کارمەندەکە لە ئەستۆی خۆی بگرێتن ئەمە خەرجیەکان خستەکان مەبەستم بەنسبەت شەقی یەکەمی پرسیارەکەت کە وڵاتی سعودیاواکە تەبانەوە لە زۆربەی ئەتوان بڵێم لە سەتانەوەتی وڵاتان بە تایبەتی وڵاتانی پێشکەوتو شتێک نییە تەمین نەکرابێ نەک تەنها سوارەوە لەبەرەوەی تۆ ماڵی خۆت ئەپارێزی سەرمایەکەت ئەپارێزی وە ژیانیشت ئەپارێزی وەکو دروشمی ئەم کۆنفرانسەیە کە دڵنیایی ژیان و سەرمایەت دەپارێزێت بۆیە ئەمە ئەسڵەن مەفروزە هەبووە لە مێژە بەڵام ئێمەمانوێت کە ئیشەکەین بە ئاراستەیەکی باش بیکەین ئەوە نەبێت لە خۆمانەوە یەکسەر دەست پێ بکەین بۆیە هەر بۆ وەڵامی پرسیاری دووەمەش کە قستەکان چۆنە بێ ئەوە هێشتا لای ئێمە با بڵێ نەگەیشتوینەتە ئەوەی بین تهدیدی بکەین چۆنە بێ بۆیە وتم ئەم کۆنفرانسە ئەبێتە بەشێک لەوەی کە بتوانین ئەو شتانەتیە تهدید بکەین و بەکام جۆر بیکەین باشترە چوار پانێڵی زۆر بەهێزمان ئەبێ کە پانێڵی یەکەم کەس کاتژمێریەک دەست پێکا و ئیترەوانی تر بەدوای بە ڕۆژی دووەمش دوو پانێڵ خەڵکی حکومی بەشداریەکەن خەڵکی ئەکادمی بەشداریەکەن کۆمپانیەکان بەشداریەکەن خەڵکی خاوەن ئەزمون بەشداریەکەن ئەمانە دوای ئەوەی ئەو پانێڵانە وەرەگرین وە قسەی هەموو کینۆت سپیکەرەکان وانە وەرەگیرن ئەمە ئەبێتە با بڵێن دەرئەنجام و ڕاستپەردەکانی کۆنفرانس. دکتۆر تاوەکی ئێستا دەردووری 300,000 بەشدار بوو هەیە دە کۆمپانیایان کارتێ تایبەت داخۆ دڵنیاکردنە جوورێ پێیان جودا جودادا divê demê de ku heye demeke ji zeman ve ev cure kompanya hene piş bi çi yasayekê têgirêdan madem me nebîtin Kamanwan êstaykin Belê belê eger pêwîstî belanekî yasayî bêtin rênmayî bêtin ema çûnçûnî dekretin li katek de ême xwe yasake heye taybet niye be Kurdistan ne yasaya basî Kurdistanekî basî herêmî Kurdistan heye we rênmayî heye ême mudîriyê ameman heye بەڵام ئیلزامی نییە ئەوە فەرقەکەیەتی ئەوەی ئەیکەکە دەڵێ ئێمە ئیلزامیمان نییە تا ئێستا نەخێر باش gelek spas دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی وەزارەتە دارایی و ئابووری هەرێما کوردستان سپاس بۆ پێدەماوەدا ئەف دەمەکێ دەیەک و ji دێر زەمان بە ji ساڵە 1945 ve yekêm kompanya buwarê dڵniyayî li Iraqê hatiye damezrandin heta salên 1964 ji berdewam bûn yên kertê taybet lê piştî wê kompanyayên hikûmî hatin damezrandin du kompanyayên hikûmî delîl kompanyayên kertê taybet hat girtin heta 2005 jî ev kompanya derî bi wan vekirî nebû kompanyayên kertê taybet bêne nava vî buwarî de piştî 2005 derî bi wan hatiye vekirin heta niha 17 kompanya li Herêma Kurdistanê hene kar dikin de warê dڵniyayî de du ji wan yên hikûmî ne nivîsîngehên yên hikûmeta Iraqê ne li Kurdistanê karên xwe berdewam dikin hekar ez vedgerim can